ئێرە قەزای خانەقینە، ئەو قەزایی کە بە درێژایی دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە بەدەست گرفتی دوو ئیداریەوە دەناڵێنێت. ئەمە شوای کردووە ئەم قەزایە هەنگاو بەرەو پێشەوە نەنێت. ئێمە ئەگەر ئیشێکمان بێ لە باقوبە ئەڕۆین بۆ باقوبە، ئێژە ئایدن بە کوردستان، ئەڕۆین بۆ کوردستان، ئێژە ئایدن بە دیالە. ئەم حەلە ئێمە گەرەکمانە لە حکوومەتە چارەسەرێکمان بۆ بکە، بۆ ئەوە ئێمە یەک هەنبین، یەک بێژین، یەک دەست بین. ئەگەر لەسەر کوردستانە بێ لەسەر کوردستان، ئەگەر لەسەر دیالە بێ بێژین لەسەر دیالن. یەکلای نەبوونەوەی چارەنووسی ناوچە کێشە لەسەرەکان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا کێشەی بۆ هاوڵاتیانی ئەو ناوچانە دروست کردووە. هاوڵاتیانی خانەقین لە کاتی جێبەجێکردنی کارەکانیاندا ڕۆبەڕووی گرفت دەبنەوە و داوای یەکلاکردنەوەی چارەنووسی قەزاکەیان دەکەن، لەبەر ئەوەی وەک خۆیان دەڵێن کە بۆ ئەنجامدانی کارێک دەچنە دیالە پێیان دەوترێت سەر بە حکوومەتی هەرێمن و دەچنە هەرێم پێیان دەوترێت سەر بە حکوومەتی ناوەندن. حايرين بين إدارتين، بين إدارة إقليم كردستان وبين إدارة الحكومة المركزية. حایر ماینە لە نێوان هەردوو ئیدارە، ئیدارەی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی. نازانین چی بکەین. بەڕێوەبەرەکانمان سەر بە هەرێمی کوردستان و نیوەی فەرمانبەرانیش بە هەمان شێوە. بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە دیالەین. ئێمە چارەسەرمان دەوێت. چەند ساڵە ئەم خەڵکە فەوتا، ئیتر بەسە. جیاواز لە ناوچە کێشە لەسەرەکانی دیکە کە لە ڕووی ئیداریەوە سەر بە حکوومەتی ناوەندن، بەڵام لە خانەقین دوو ئیدارەی بوونی هەیە و بەشێک لە فەرمانگەکان سەر بە حکوومەتی ناوەندن و بەشێکیان سەر بە حکوومەتی هەرێمن. بە بڕای بەشێک لە بەرپرسانی ناوچەکە ئەو بارودۆخی خانەقینی گرتووەتەوە بۆتە هۆکاری ئەوەی ساڵانە بەشێک لە هاوڵاتیان قەزاکە بەجێبێڵن و ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکەن. خانەقین خۆدا نەزانن ینی ئەوەی ئێستا کەوتووەتە بەر کێشەی هەرێم کوردستان و حکوومەتی ناوەندی ڕاستە هاوڵاتیان لە خانەقین ئەتوانم بێژم زۆربەی زۆریان ینی بەتر لە 95% داوایان کرد خانەقین بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەوە شکالێتی بۆ خانەقین دروست کردووە تا ئێستا لەبەر ئەوە کێشە بۆمان دروستەکرێت لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە، بۆیە ئێمە داوامان کردو بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و خانەقین شارێکی کوردستانیە. قەزای خانەقین لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای دیالەیە، بەڵام بەهۆی ئەوەی زۆربەی دانیشتوانی ئەم قەزایە کوردن و لە چوارچێوەی مادەی 140 دەستوردان بەوتەی بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسانی ناوچەکە دیالە بە تەواوەتی فرامۆشی کردووە. لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێم نەیتوانیوە کار لەسەر داخوازیەکانی دانیشتوانی خانەقین بکات. دیار جەمالێن ئارتی، خانەقین.